بوونی باڵندەوە ژەڵە شێوەکان لە چیای سەگرما دیمەنێکی تایبەتی بە ناوچەکە داوە و چیاکەی کردووە بە شوێنی ژیانی سەدان باڵندەوە ژەڵی شێوی. جەلا شێخ کەریم کە فەرماندە و کەسایەتیەکی دیاری ناوچەکەیە لە ڕێدابیکردنی ئاو و خۆراکی ڕۆژانە بۆ باڵندەوە ژەڵە شێوەکان توانیوێتی خزمەتی سروشتی ناوچەکەی بکات. ڕۆژانە تەسەورەکەم سەدان جۆر باڵندە لە باڵندەکانی ئەم شاخە کە و قوڵتە و بولبول و داڵ و قەل و داڵەکەڵخۆر و باز و ئیتر بە هەموو نەوەکانی ئاوی لێ خۆندێنە سەری. ئاژەڵی کێویش هەندێکەیە کە شەوان دەرەچن بەراز و ڕێوی و چالەکە و سوچەڕ و دەڵک و هەمووی دێنە سەر ئاوەکان هینی ڤیددیۆی هەموویمان هەیە. ئەوە حیوانێکیوی بەیانیان و ئێواران بە جەڵب 20 سەر 30 سەر 10 سەر ئیتر دێنە سەری ئاوە خۆنەوە بەیانیان ئێواران ڕۆژانە لەسەرەتی ئەم کانی کە ئیستا ئێمە لە سەری وەستاوین بەیانیانی وایە 34 وەز بە حیوان دێتە سەری ئاوەخوات. ئیتر ئەمە وای لێکردو ئەمە هانداوە بەردەوامین دێنە سەری فراوانمان کردووە زۆرمان کردووە و لەو بنارەی خوارەوەش بە هەماشەوە لەم جۆرەکانیانەمان دروست کردووە. جەلا شێخ کەریم خوازیارە و جۆرە خزمەتەی ئەوان پێشکەشی سروشتی کوردستانیان کردووە ببێتە نەریتێک و ناوچەکانی دیکەش چاوی لێ بکەن. پێم خۆشە خەڵک بیبینێ چاوی لێ بکە لەم جۆرە کارانە دەست پێ بکەن ڕاوچەکان بیبین بزان کە ئەوە ئێمە بۆ حاڵەیان پارێزین بۆچی دێنراوەکەن بۆ بەسەربردننی کاتیکی خۆش حیوانێ بکوژن وە بزان کارێکی زۆر گەوریان بەدەستێناوە یا بۆ چەند کیلۆ گۆشتێک ئەوە خراپەوە شتێکی زۆر خراپە. هەروەها لە خەڵکی دیهاتەکانیش داواکەم لێرەوە بیکەنە چاولێکەری ئەوانش هەموو دەست بکەن ئەوانەی بە تایبەتی لەو جۆرە ئاژەڵ و باڵندە کێوانان هەیە لە سوورەکانیانە کانی و ئاو بکەن یا ڕاوچیان بینی تەلەفۆن بکەن پەیوەندی بکەن بە دەستگا پەیوەندیارەکانەوە بە ئێمەوە ئەم دیانەتانی نزیکمان پەیوەندی بە ئێمە بکەن ئێمە بە خۆمان بە ئیشی خۆمان هەڵەسین واجبی خۆمان ئەداکەین بۆ کاتە. پەیامی هەرە گەورەمەوەیە حکومەت خۆی بەرنمەیەکی هەبێ بۆ پارێزگاریکردنی ژینگە ستافێکدانێت لە هەموو شوێنەکانی کوردستان ئەمەی کە من کردومە لەم قۆپێت 4 ستافدانێت لە 4 شوێنی جیاواز ئیتر ئاژەڵ و باڵندە و سروشتەکە ئەژێتەوە پارێزرێ کەس ئەوەی ناکە. بەڵام دائیرەی ژینگە هەیە لە کوردستان پۆلیسی دارستان هەیە لە هەنێ شوێن زۆر باشن بەڵام پۆلیسی دارستانی وایە ڕۆژێ لە ڕۆژان هیچ هەنگاوێکی نەناوە بە بیان و ئەوەی ئیمکانیاتیان نییە بنزینیان نییە بچین بە دوای ڕاوچیا بڕۆن ناتوان هەنێکیان لە نەشارەزایی خۆیان نازان چۆن ئیشەکان بکەن. بەهۆی ئەو خزمەتەی بە باڵندەوە ژەڵە شێوەکان لە چیای سەگرمەکراون و ڕاو ناکرێن ساڵ بە ساڵ ژماریان لەو ناوچێ زیاد دەکات و ئەوەش دیمەنی چیای سەگرمەی جوانتر و ڕازاوەتر کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، چیای سەگرمە.